ركيشي آلي عثمان بو نمحكومي عجب ناسو ركيشي آلي عثمان بو لبر قومي سراسك ياو دبر شيخو ملازاكي لبر قومي سراسك ياو دبر شيخو ملازاكي متافيك سلێمانی نەمەحکومی عەجەم نەسۆغرە کێشی ئالی عوسمان بوو، پایتەختی بابانیەکان و مەڵبەندی کوردپەروەری شای شاران بوو، شاری بەرگری و بەرخۆدان بوو، شاری ڕۆشنبیری و پێکەوە ژیان و میوان دۆست بوو. ئەو دەم هەر کەس ناخۆشیەک یان گرفتێکی بۆ باتاتە پێش سلێمانی باوەشی بۆ دەگرتەوە و لە مێزی دەنا. ئیتر شار بووە شاری هەمووان، شاری ڕۆژهەڵات و باشوور و باکوور و ڕۆژاواش. بۆیە لەو سەردەمەدا زۆرترین گەڕیدەبیانیەکان سەردانی سلێمانیان کردووە، بە جوانی و سەرنجڕاکێشی و میوان دۆستی سەرسامی بوون. لە سەرەتایی دروستبوونی شاری سلێمانی لە ساڵی 1984 ئیتر ئەم شارە بووە شوێنی عیلم و عیرفان و پێگەیەکی ڕۆشنبیری گەورەی کوردستان. تەنانەت لەو سەردەمەدا کە مەترسی کاڵبوونەوەی شێوەزاری سۆرانی هەبوو، بەڵام سلێمانی دووبارە بووە ئەو مەڵبەندەی کە شێوەزاری سۆرانی بپارێزێت و لە ناوچوون ڕزگاری بکات، ئەویش بەکردنەوەی قوتابخانە و خوێندنگایینەکان. ئیتر ئەم شارە بۆ مەڵبەندی ڕۆشنبیری زۆر زانای ناوداری گەورە لە شارەکانی ڕۆژهەڵات و بگرێ لە باکووریشەوە ڕوویان تێکردووە. ئیتر شار بووە پێگەیەکی گەورە و گرنگی پەروەردەی و دەرزوتنەوە، پێدانی زانیاری، تەربیەی موریدان و پیاوانی ڕێگەی تەریقەت بە زیکر و فکر و تالیلە و خەڵ و ڕیاضەی دەرونی بە یاسای ئەهلی تەریقەت. ئەمانە پاشخانێکی گەورەی شاری سلێمانیە. هەڵکەوتەی سلێمانی بە شێوەیەکە کە بە سەیرکردنی دەردەکەوێت کە چەند جوان و ڕەنجین بووە. لە باکووری ڕۆژهەڵاتەوە بە زنجیرە شاخی ئەزمەڕ و گۆیژە و قەیوان دەوردراوە، لە باشووریشەوە بە چیای بەرانان و لە ڕۆژهەڵات شێو بە دەشتی شارە زوور دەست پێ دەکات. لە ڕۆژ ئاواشەوە شاخی تاسڵجە گەمارۆی داوە. لە ناو شارەکەشدا چەند گردێگەیە نمونەی گردەکانی سەیوان کە ئەو کات و لە سەرەتای دروستبوونی ئەو شارەوە شوێنێکی خۆش و جوان بووە و هەندێک کات خەڵک سەردانیان کردووە. ئازیزان و خۆشەویستان، ئەم کاتان باش. ئەم جارە دەرگایەکی نوێ لە بەرنامەی جێپەنجەی مێژوو دەکەینەوە، مێژوویەک کە زۆر بەمان نامان بیستووە، بەڵام لەوەی ئاشنایەتی یازانیاریمان نەبێت. کێ هەیە لە سلێمانی و لە کوردستان گردەکانی سەیوانی نەبیست بێت یاخۆ نەهات بێتە سەری؟ کەم کەسەیە ئازیزێکی لە گردەکانی سەیوان بە خاک نەسپێدا بێت. جێپەنجەی مێژوو لاپەڕەکانی مێژووی ئەم گردانە شەڵ دەدەینەوە. گردی شێخ سەرنەجیراو یاخود شێخی مەهاجیر یەکێکە لەو گردانەی کە پێڵەن گردی سەیوان. ئێمە بە دوواداچوون یاخود زانیاری ورد کۆ دەکەینەوە بۆ ئەوەی بینەری ئازیز ئاشناکەین بۆەوەی کە شێخی مەهاجیر چێە. بۆ ئەم گردە پێ دەڵێن شێخ سەرنەجیراو. بینەرمان بن بە هەگبەیەک لە زانیاریەوە لە خزمەت دێوەدا دەبین. سلێمان پاشای بابان زۆربەی کات لە وەرزی هاویندا سابات و کەپری خۆشی لەو گردانە دروست کردووە و زۆربەی ڕۆژەکانی لەوێ بەسەر بردووە. سەیوانیش بەواتای کەپر و سابادیان سێبەردێت. هەندێک لەو گردانەی گۆڕستانی سەیوان بە ناوی کەساتیەک و زانایەکی دیار و ئاینی لە کۆن و نوێدا ناوبانگی دەرکردووە، وەک گردی شێخ مارف و شێخ عەبدولکەریمی کاسە و کەوچک یان گردی شێخ قادری سەرنەجیراو. ئەو کەسایەتیانە لە مێژووی شای سلێمانیدا ناوبانگی ئاینی و زانستی و کۆمەڵایەتێکی بەرز و پیرۆزیانە بووە. دیارە مێژووی ئەم گردانە لە شاری سلێمانیدا ڕەگ و ڕیشێکی دێرینی هەیە.
لە دروستکردنی شاری سلێمانیەوە لە ساڵی 1984وانێ کە ئیبراهیم پاشا شاری سلێمانی بنیادنا ئەم گردانش بەشێک بوون لە ئاوەدانی مێژووی ئەم شارە و لە چەند گردێک پێک دێت دیارە گردەکانی سەیوان کە بریتە لە گردی شێقادری سەرنەگیرا و کە مەشهورە لە ناو خەڵکی سلێمانیدا بە سەرنەگیرا و ئەگەنان لە ئەسڵدا پێی دەوترێ شێخ عەبدولقادری مهاجیر و بە گردی شێخ ماعرفی نۆدەهی و گردی شێخ عەبدولکەریمی بەرزنجی کە بە گردی کاسە و کۆچک ناسراوە و گردی شەهیدان دیارە نازناوی بە گردی سەیوان کە ئەم گردانە بۆ پێی وتراوە سەیوان لە شاری سلێمانیدا دیارە سلێمان پاشا کاتی خۆی کە هاتووە بۆ شوێنی حەوانە و ئیسراحەت ڕووی لەم گردانە کردووە و لە گردی سەیوان داماوەتەوە لێوێ هەوار و سەیوانی هەڵداوە خۆی سەیوان بە معنای سێبەر دێ دیارە لێوێ هەوار و سەیوانی هەڵداوە سلێمان پاشای کوڕی عەبدوڕەحمان پاشای بابان کە لە ساڵی 1833دا کۆچی دوایی یەکات هەر لەسەر ڕاستپاردە و وەسێتی خۆی وەسێ دەکا کە لە گردی سەیوان کە لەو شوێنەی حەوانەوەی و ئیسراحەتی تێدا کردووە تێیدا لێ بە خاکی بسپێرن و دوا بەدوای ئەودا شێخ ماعرفی نۆدەیی و ئەو کۆمەڵە گۆڕێکەوە هەیە لە گۆڕستانی سەیواندا بووە. دانیشتوانی ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە دڵ و دەرونیان گرێدراوی ئەو شارە جوانەی سلێمانی بووە بۆیە هەر کات هەر گرفتێک لەو ناوچانە ڕووی دابێت ئەوە سلێمانی بۆتە پشتیوان و جێگە و پێگەی ئەوان بۆیە زۆرێک لە کەسایەتیە سیاسیەکان و شێخان و مرید و زاناکان سلێمانی بۆ ئەوان شوێنێکی ئارام بووە و توانیویانە درێژە بە زانستەکان بدەن و سوودیش بە ئەو شارە بگێرن. لەوانە شێخ عەبدولقادری سەرنەگیراو کاتێک لە سنە ڕوودا و یان کارەساتی کاروان سەرا ڕوودەدات کە ململانەی نێوان شیعە و سوننەیە گرژی و ئاڵۆزی لێ دەکەوێتەوە و ئیتر ئەو شارە بۆ ئەوان و بنەماڵەکەیان دەبێتە شوێنێکی نائارام و بە ناچاری لەگەڵ شێخ وەسیمی برای و هەندێک لە کەسوکارەکەی ڕوو دەکەنە سلێمانی. دیارە بنەماڵی شێخ عەبدولقادری مهاجیر ئەو بنەماڵە ئەگەر ئێمە سەر بنێنە نێو کۆڕ و مەجلیسی بنەماڵەی شێخ عەبدولقادری مهاجیرەوانێ دەبینین کەوا خزمەتێکی زۆریان لە مەیدانی ڕاژێ ئاین و خزمەت بە زانست و خزمەت بە ڕەوتی ئەدەب و ڕۆشنبیری کورد کردووە. شێخ عەبدولقادری مهاجیر دیارە کوڕی شێخ محەممەد سەعیدە. شێخ محەممەد سەعید یەکێک بووە لە عولەما و زانە گەورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنە و شێخ محەممەد سەعید کوڕی شێخ ئەحمەدی دووهەمە و شێخ ئەحمەدیش کوڕی شێخ مەحموودە و شێخ مەحمودیش کوڕی شێخ ئەحمەدی عەلامەیە و شێخ ئەحمەدی عەلامەش کوڕی شێخ مستەفایە. دیارە ڕشتەی ئەم بنەماڵەیە وەکو عەرزم کردن خزمەتێکی زۆریان بە ئاین و زانست کردووە. دیارە شێخ محەممەد سەعید کە باوکی شێخ عەبدولقادری مهاجیرە جەنابی نالی و جەنابی سەید عەبدوڕەحیمی مەولەوی و جەناب مەلا محەممەدی مفتی زەهاوی لە خزمەتیا خوێندویانە و شێخ عەبدولقادری مهاجریش لە خزمەت باوکیدا وانەکانی ئاینی خوێندووە. لە پاش وەفاتی باوکیەوانێ شێخ عەبدولقادری مهاجیر لە شوێنی باوکیا لە مزگەوتی ئیحسان لە شاری سنەدا دائەنیشێ و دەرزەکانی وانەکانی ئاینی هەر لەو مزگەوتەدا دەڵێتەوانێ تا ئەو کاتێدا تقریبان ماوەی 35 ساڵێ لە شوێنی باوکیا دائەنیشێ بەڵام ڕوودا و ئاشوبێک ڕوئەیە دیارە لە شاری سنەدا کە دەسەڵاتدار و حکومەتی ئەو کاتەی قاجار دەستی هەبوو لەم ئاشوبەدا و هەتاوەکو خەڵکی تێدا کوژا بە ناچاری شێخی مهاجی لەگەڵ شێخ نەسیمی برایدا دیارە چەند برایەک بوون شێخ جەسیم و شێخ نەسیم و شێخ وەسیم بوون کە برای شێخ عەبدولقادری مهاجیر بوون. شێخ عەبدولقادری مهاجیر و شێخ نەسیم بەرەو کوردستانی باشووری خۆمان دێن و شێخ نەسیم لە هەورامان لە خوڕماڵ ئەنیشێتەوانێ و لە مزگەوتی خوڕماڵا دەزەکا بە تەدریس و وانەوتنەوە هەتاوەکو مردن. بەڵام شێخ عەبدولقادری مهاجیر ڕووە و سلەیمانیەت هەتا ئەو کاتێکەوە نزیک ئەبێتەوە لە شاری سلەیمانی و بەشێک لە خەڵکی شاری سلەیمانی و لە ئەشرافی سلەیمانی و لە مەلاکانی شاری سلەیمانی و لە وەحدەی ئیداری ئەو کاتەی شاری سلەیمانیدا هەمویان دێن بۆ پێشوازی و تەرحیب لە
شێخ عەبدولقادری مهاجر کەوا پیاوێکی ئاوا گەورە بۆ لە ڕۆژهەڵاتانە و ناوبانگی پەیدا کردووە. جنابی الشيخ عبد القادر سنندجي الشيخ عبد القادر مهاجر خوي الشيخ محمد سعيد التختي مردوخي أمزانا قوريات الشخصيتي كي قيمي زانستيوي هنوينير ميشي كوكا نا صالي هزار دو سوميان زي كوتشيا كهاوكاتنا كم هزار حوصونا وششي زايميا لشاري السنة هاتوت الدنيا لبنمالي كي زانستيو آلي قولا كبنمالي الشيخاني تختيان بيوتر باوشي أم زانانا الشيخ محمد سعيد بوا السنة عالميشي قولا بوا أمان الله خارن قولي أردواني كان مسكوت دار إحسان جلوس أكاد و الشيخ محمد سعيدي تختي دعني وقوم إمام ومدرس ومن أمس غبتا لفرمي دواي خوشين هركم يكن زور زانابو بقوا شن خود بيتو كلا كاج ودي الشيخ محمد سعيد الشيخ عبد القادر مهاجر يتمنى بسفين صانية أبيت الشن قلوي باوشي لمسكوتي دار الإحساء كمسكوتي قولي السنة دز أكاب التدريس بوانا وتنو فقيه كيزون دوري كوبتو تعبت ملاكي تشاك بقشتي الشيخ مهاجر نو صال تمني كردوا دو لسرسي تمن للسنة بس بردوا ويبي لسرسي كوتاي تمن لشاري سليمانية بس بردوا الشيخ مهاجر لا صالي هزار دو صحف تاودو كهاوكات نقل هزار وأرسل عندهم بينجي زاينيا كشيء دروس أبيت لشاري السنة كناسو كيش موداري كاروا السنة خاطي كيزور للسنة كوجدت وصوتي كيش جياني أنا كنت مترسيو كان بنماليش أو قاتين معالجيش كانوا بنعمانا جياني كنت مترسيو ويديد بلو السليماني كأوكات السليماني من الشيني باباني كاكو تايم بيها تولا صاني زر مش صوتان جو بينجو راسو فود جيب بسواتي الإسلامية كان أبوه بوي بيلا الشيخ المهاجر لا سنوة ندس أو شيء هل هاتو حتى الشارع السليماني السلام هجرتنا الصعبة بالشيخ المهاجر كديت الشارع السليماني رزقكو حرمتكو تقديرك إتقال زوري ودا عندنا وعني الشارع السليماني لأن خاطي الشارع السليماني ومزقوتي بي أبخشري كمزقوتي حاجة علي نظامي كأساء أو مزقوت النمو شوينكيشي فولكي دساركي بيامه أو شنيكة فولكي دساركي أو مزقوتي نظامية بوكا شاو حمدي راجل تامل أبوه كديت السليماني دتا مزقوت لوي دس دوا دس أكاتو بتدليسو بوانو بدنو السيني كتيبو فقير كيزول وضعتاد من أمك تقانا ورويتي أكنو وكنو سايشني زور بك بيزو بس قيمة أنوسيت وكديت الشعب السليماني الآن والي السليماني وكتير الشيخ عبد القادر مهاجر راسخو أن يجيبوا سلطان عبد المجيد كساتي زانستيش عبد القادري تعدد كبير سلطانه ما بين كمان شخصية الشيعة ركبتها مملكتك أو كتابة كشيسة لبردس ما يوم الدكتورة كان دسك خودي أو كتابة شيخ مهاجر يعني الشيخ عبد القادري سنجلاو كناوي تواوي الشيخ عبد القادري كري الشيخ محمد سعيدي الشيخ أحمدي الشيخ محمودي مردوخيا لصالي هزارو حوصتو نوتو ششي زايني لشاري سنا لدايق بوا سلطان عبد المجيد لنا مكادر بسم الله الرحمن الرحيم بعد السلام عليكم قد ظهر فضلكم من أثركم قوليدي وما نكتبتها نبوان ذكو ونحن تفائلنا بيوم قدويكم إما الزور قشبيب برعوشيهات انتان بو شارع السليماني المصادف ليوم دخول أساكيرنا المنصورة بلدة السواس بول كهوكاتا لقل داغموني سدبازكاني إما بو شارع السواس بول كشاركنا روسيا لدواي يكسال جيش عثماني كحصاري أو شارع داو لقل شرق روسيا أو رجيكا هاتو تشيء مقادم مواجه همان أو رجبك جيش عثماني تشارع السواس بول ولا روسيا فها قد خصصنا لكم شهرية تكفي معيشتكم أو من عليكم بو بريدوا كبشي جاني يوكا فإن لم تكفي فاكتبوا لنا بعد فراغنا من غوائل الحرب أجليش بشينا كدن لدوين طالبوني أو شرط أجا دائما بكنك بوتوزيعك ولا تنسونا من الدعاء والسلام عليكم لدعاش كما نياب مكان صلاة سبيل
أنا بيشع سلطان عبد المجيد بيقاب وأنا ما كيش عبد القادر مهاجيش السفاز بخوان ديسكو توكا أي نريبو مفتي عامي دوات البستاني لدل أنكتبيكا عزم كذن نادراو سلطان عبد المجيد أما ده بكتبي فاتح لأستمر أن دزن سي الشيخ عبد القادر مهاجر ديسكو توكا ونازناوي مهاجريش كلا الشيخ عبد القادر مهاجر راوە بە بۆنەی ئەو هیجرەتەی بۆ کەوا بۆ شاری سلەیمانی کردوێتی و سوڵتانی ئەو کاتە سوڵتان عەبدولمەجید کە دیارە ئاخر سوڵتانی عوسمانیەکان بۆ کە ئەزانێ شێخی مهاجر هاتوو بۆ شاری سلەیمانی نامەیەکی خۆشحاڵی و بەخێرهاتن و شادمانی بۆ شێخی مهاجر ئەنێرێ و شێخی مهاجر لە مزگەوتی عەلی نیزامدا دائەنیشە و دەزەکا بە وتنەوەی دەرزوانەکانی ئاینی و پاشان مزگەوتێک بۆ خۆی دروست ئەکات و لەو مزگەوتەدا کە دواتر ناودرا بە مزگەوتی شێخ لەتیفی دانساس. ئەو مزگەوتەی کەوا شێخ عەبدولقادری مهاجر کەوا دەرزی تێدا وتۆتەوانێ و خۆی دروستی کردووە کەوتۆتە سەرکارێزەوانە نزیک باخەکەی شێخ لەتیفی دانساس کە باخەکەی مەشهور بۆ لە شاری سلەیمانیدا. الشيخ عبد القادر مهاجر باب شوازة الشارع السليماني دمينته وكملايكي قولوا ناوداري أو شارع فقيكي زور قدوي كوبنوا ورزيكي زوري جاي كيدو جيانيكي الشارع سيبو دابين كريت تان الصالي هزام بسيصالسي كل شيء كهو كاتم لا هزاري هشصلو هشنو ششي زينيا التمني نود صالي أبكوجا كاتو لديت السيوان أنجدو قبل كيشي أسهين نأسلام الشرعون قبيسة نجيلوشكا سري قبل كان نكتوا لينا كومل كتبي قرنق دعنت ميشي بالكتابار على دودارة قولوا قرنق كاني الشيخ عبد القادر مهاجر أن كتب لي كنا ساوبات أن كتب لي كنا ساوبات تقريب المرات في شتى تعذيب الكلام أن كتب لنا أجلو فكان الزورزور بالبضاوة وأبويا كان جالنا فرج الله زكي مريواني ولا صار يزام السيصم أجدين كوتشي يعني صدو بيستو بيت صادق أو لموبر شاب كلاون لمصر لشاب خاني كردستان كان كتب لمصر شاب أكري لأزهر ويزور وطن إسلامي شاب بلاو أريتوا الشيخ عبد القادر سنجلاو يان الشيخ مهاجر كبسروشي علماء كردستان ناوانجي بوا چندين بابتي گرنجي لسر زانستي كلامو شريعتي إسلامو پايكاني نسيوا خاوني سي كتابا تا ئێستا تەنها دوو کتێبی بە چاپگەێنراوە ئەو زاتە گەورەیە جگەلەوەی خاوەنی ئەو هەموو نووسینەیە یەکێک لە کتێبەکانی بە ناوی تەقریب المەرام في شرح تأذيب الكلام ئەم کتێبە لە کوردستان بووەتە منهەجی خوێندنگە ئاینەکانی کوردستان و لە زانکۆی ئەزەریش لە وڵاتی میسر وەکو پرۆگرامی زانکۆ دەخوێنرێت و سەرچاوێشی گرنگی خوێندنە لە زانکۆ و پەیمانگا و خوێندنگە ئاینەکان. الشيخ عبد القادر مهاجر بێجگەلەوەی کەوا ئەوە مەلایەکی گەورە بووە کۆمەڵێ تەئلیفات و کۆمەڵی حاشیەی نووسیوە گەورەترین کتێب و حاشیە کەوا نووسێتی بریتی بووە لە تەقریب المەرام في شرح تهذيب الكلام كوا لعلم كلام دايا كلا همو وڵاتە ئیسلامیەکانە ناو ناوبانگی پەیدا کردووە. دیارە الشيخ عبد القادر مهاجر هاودەمی حاجی کاک ئەحمەدی شێخ بووە هەتاوەکو جارێ حاجی کاک ئەحمەدی شێخ پرسیاری لێکە سەبارەت بەو کتێبەی کە بۆچی زیاتر ناو ناوبانگی دەرکتۆ لە کتێبەکانی تردا وەڵامی حاجی کاک ئەحمەدی شێخ ئەیاتەوانێ ئەڵێ هەز ئەەکەم لە نووسینی ئەم کتێبەدا زیاتر ئیخلاسم هەبوو بێت و تەنها لەبەر ڕەزامەندی خوداوەند نووسی بێتم و هیچ خۆتورەیەکی تر لە دڵمدا دروست نەبوو بێ بۆ یەکە ئەوەندە شۆرەت و ناوبانگی پیا کردووە. دیارە الشيخ عبد القادر مهاجر پەیوەندێکی باشی لەگەڵ عولەمایانی شاری سلەیمانیدا هەبووە خۆشی هەر ڕئیس عولەمای شاری سلەیمانی بووە و لەگەڵ جەنابی مەولەویدا مەولەوی زۆر ئاشنایەتیە بۆ سەید عەبدوڕەحیمی مەولەوی چونکە کە مەولەوی لە خزمەت باوکی الشيخ عبد القادر مهاجردا خوێندوێتی هەتاوەکو مەولەوی لە کاتی پیربوون و لە دەستدانی بینایەکەدا جارێکیان خەیاڵی شێخی مهاجر و بنەماڵەکەی گوزەر ئەکا بە دڵ و دەرونیدا و شیعرێک ئەڵێت کە لە شیعرەکەدا ئەڵێ تەدریس و تەقدیس تەمجید بێدەنگن حەسارەی تەقریر تەوحید بێڕەنگن
پارچەی تەئلیفات شێخی مهاجیر گرانە نیەن مشتری و تاجیر ئەمە بۆ شێخی مهاجیر ئەم شعرەی هۆنی وەتەوانێ کە لەگەڵ جەنابی مەولەویە پەیوەندیکی باشیان هەبوو هەتاوەکو کۆمەڵی حەکایەتی خۆش لەگەڵ مەلجیسی شێخ عەبدولقادری مهاجیردا دەگێڕنەوە. یەکێک لەو حەکایەتانە ئەوەیە کە جارێکیان پیاوە خۆکە بە مەلجیسی شێخی مهاجیر و مەولەویش هەر لەوێ دانیشتووە کۆمەڵی مەلای تریش لەو مەجلیسەدا دانیشتون پرسیارەکە ئەڵێ پرسیارێکم هەیە لە ئێوەی مامۆسایان ئەوان ژەڵم فەرموو ئەڵێ پرسیارەکەم ئەوەی ئایا ئامینکردن لە نوێژدا سونەتە یان واجبە؟ مەولەویش لە یا سەر گورج جوابەیەتوانێ ئەڵێ واجبە. دوای کە پیاوەکە ئەڕوا لێ پرسن باشە بۆچی وتێ دیارە مامۆسانی و مەجلیسە و شێخی مهاجیر لێ پرسن باشە بۆچی وتێ کە ئامینکردن لە نوێژدا واجبە خۆی سونەتە؟ جەنابی مەولەویش ئەڵێ ئێوە ئەمانە ناناسن بەخوا ئەگەر بڵین ئامینکردن سونەتە و لە زاڵینیشی پیوانی قود ئەدات. دیارە کۆمەڵ حەکایەتی تریش هەیە هەر لە خزمەت شێخی مهاجیر داوکو عەرزم کردن کەوە ئاشنایەتیان هەبووە سێ عەبدوڕەحیمی مەولەوی لەگەڵ بنەماڵەی شێخی مهاجیردا. لەوەستیە شێخ عەبدولقادری مهاجیر هەستەکەم یەشێکە لەو زانە کەم وێنە هەڵکەوتووە میلەتی کورد کە زۆر ستەمی لێکراوە. تەڕێکەوە لەو ڕۆستەمی لێکراوە کە خاوەنی 130 کتێبەکەن لە دکتۆراکەمە هەمووی بستیوە ناوەکانیان زۆربەیشانم بە دەستنووس لەناو کتێبخانەکانە گەڕان دۆزیمەتەوە تەنها 2 کتێبی تا ئێستا بە چاپ گەیشتووە. ئەم کتێبەی کەوا فەرەڤڵوازەکی وەریوانی تەقریبن بەڕاب ئیشی لەسەر کردووە و هەروەها کتێبێکی تریشی کەم لە ساڵی 2000 کتێبێکی تریشی کەم لە ساڵی 2019 كارم لسكدو تحقيقم كدو بتشاقم جاندوا تحفة الكرام في عقائد الإسلام شرحه ابن القرداخي نص الشعماني ابن القرداخي دست متن شيشة القادري معاد هندي كتابي شي جنابي موسى حسين موسى بالرسمة كاري لسات كدو لتشان غوفار ولتشان شركة زانستية بلاوي كدوتا بلا موكو تشابو بلاو بونو بعالمي إسلامية تنهبن دو كتابة في مادة بلاو بوتو أو تقريبا معام لقد أم كتابيش كمنام تحقيق من لسكدو خاون أهم كتابة زانستية قوليك موكو بيس أو اللي بيردات أنها ترجمة وقاربو لا ترجمة من سالانو ما بيلقوش ورا شخصية زانستية قولي كرت بناسين بعالم الإسلامي رجع دكتور أكملك الآراء الكلامية للشيخ عبد القادر المهاجر بوتشونا كلامي كان الشيخ عبد القادر المهاجر لو كتبي كوتم وسلطان عبد المجيد يكتبوا وهروها وكون مجدي كيش كل كتاب الشيخ عبد القادر بدأ ويجي شان كسيبل كتاب وأخاني كان all of it بشتوى النخوة إلى ما وين زيكا إن شاء الله بتشاكل مكان وكو أم كتابة إن شاء الله قاعدة دستيش فندرة همو كتابة كاي الشيخ عبد القادر المهاجري سنندجي تايبت بزانستيك وكمبيوتر علم الكلام علمي الكلام ولا قل فلسفيشن علمي الكلام بابتك كورسة يعني كم كشار زي يعني بواري علوي إسلامي أتواني لكن يعطي كمبيوتر يعني يكاري نسبك بويكتب كان الشيخ القادري بيوادي أمام وكارا كوكو بيوز ملانا واتم كم مولوي الشعريش دي أشياء لكي هنا سالشيخ عبد القادر المهاجر فالميت عرفتي تأليفات الشيخ المهاجر جرانا مين مشتري وتعجيز وحتى كتابة كان الشيخ عبد القادر المهاجر تشبيه كذا بارتي قماشي أنا بارتي قماشي ونقدر بهاين تاجرك هي بتوالي بيكري وبيفروشتوا نمشتريكيش هي بتوالي درقتي بيكري يعني نمدرسك هي بتوالي أم كتاب الشيخ عبد القادر بتوالي بدرس متوا نطلبيكيش هي بتوالي فرنلي أكتباني كتابة كان أولا أستيكي بلد وبرزام بقشتي شيخ عبد القادر المهاجر والبيوا بدا بواري بكلامه لمس تسقوي كوتايا من الأولاد كردستان كوي عالم إسلامية شخصيتك وزم كسنتي كمنه لكن بيجوي شو بداخل تعانا جورك أو كلولاد كردستان الشيعة موسى عبد الكريم المدرس أجهنا كردستان بجي عند بيعرون دوشنا كتير بود هل أو ناس جوري بوبلا دزناك وكذا عالم إسلامي دس بويا بوبو شخصية عالمية جودة زان سيتكون لبغاز داعش زور زاد جوري تيشتن بهمان شواس كذا كردستان أمنو الشيخ معبون في نوده هيمنا أبو بكر وصني في توري هم يلبوشوا بلام كسايتيشكو مولانا خان ديال كردستان تتدربوا بغداد وعفيجة تدمشق دبت أو شخصية عالمية جوري الشيخ عبد القادر المهاجر في الله هو كان سنة شكا أويا
کە لە کوردستانە ژیا بۆ کار نییە کە کورد خۆی کەمێک لادەرە لە مێژویا زۆر گرنگی بە مێژوونەدا کورد خۆی بەداخەوە یەکێکە یەکی لە کێشەکان بە ئەوەی کە ئێمە خەمساردین لە ئاست زانستی زانە گەورەکان شێخ عەبدولقادر موهاجیر حەقی خۆیەتی کە کۆنفرانسێکی بۆ بچێت سەروم 30 کتێبە من لە دکتۆراکەڵات باس کردووە کە ئەمەدە هەمووی دانرای شێخ عەبدولقادر دەستنووسەکانیان دەستکەوتووە کاریان لەسەر نەکراوە بەڵێ ئینشاڵڵا پشتیوان بەخۆمن بڕیارم داوە ئەوەی کە ئیشی لەسەر نەکراوە تاقی دەستوشە دارەداڵە کاریان لەسەر کەوت لە داهاتووە و بە چاپیان بگێن بەڵەوە بەتێ ئیشی یەک توێژەریش نییە زیاتر لە توێژەرێکی پێویستەوە زیاد شیاوی ئەوەی کە زانکۆی وەکو بە فەرمی لە خۆی بگرێت هاوسێ بۆ ئەرکە ئەم شخصیەتە بناسێنێت و داوا لە توێژەرە بکە کە کتێبەکانی کۆکەن و توێژینەوە لێکۆڵینەوەی لەسەر شێخی موهاجیر لە تەمەنی 90 ساڵیدا و لە ساڵی 1985 زانی لە شاری سێمانی کۆچی دوایی دەکات و لە گردی سەیوان بە خاچی دەستپێرن. ئێستا بەو گۆڕستانە دەڵێن گردی شێخ قادری سەرنەگیراو. لە دوای خۆی 4 کوڕی هەبووە بە ناوەکانی شێخ عەبدولکەریم و شێخ محەممەد و شێخ مەحموود و شێخ ئەحمەد. کوڕەکانی دوای وەفاتی باوکیان دەگەڕێنەوە بۆ سنە و تەنها شێخ عەبدولکەریم نەبێت لە سلێمانی دەژی کە دەکاتە باوکی شێخ لەتیفی دانساز. داخەوانێ شێخی موهاجیر لە ناو خەڵکی شاری سلەیمانیدا کە بە شێخ قادری سەرنەگیرا و مەشهور بووە لەوە چێ کەمێک گومناو بێعانی لە ناو خەڵکە عامەکەیە بەڵام لەوە چێ خەڵکێکی خەواس و تایبەت هەبن کە شێخ عەبدولقادری موهاجیر بناسن و پێویستەکە ئێمەش وەکو خەڵکی کوردستانی خۆمان و خەڵکی ئەم شارە شانازی بکەین کەوا شێخ عەبدولقادری موهاجیر لێرەدا توانوێتی پرشنگی خۆی بڵاو بکاتەوانێ و خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ بکەن و خۆشی ئیسفادەیەکی باشی کردووە لە شاری سلێمانیا و دیارە نەوەکانیشی لە دوای خۆی هەر لەم شارەدا خزمەتیان کردووە کە لە دوای خۆشەوانە چەند نەوەیەکی بەجێ هێشتووە. شێخ عەبدولکەریم کە یەکێکە لە کوڕەکانی بە ناوی شێخ لەتیفی دانساز ئەوانێک دیارە شێخ لەتیفی دانسازیش یەکێک بۆ لە کوڕەکانی کەوا زانایەکی کارامە بووە 24 پیشەی بە کارامایی زانیوە شێخ لەتیفی دانساز کە لەنەوەی کێ کە لەنەوەی شێخ عەبدولقادری موهاجیرە. دیارە لە پاش وەفاتی خۆیوانێ لە ساڵی 1985 جەنابی مەحوی غەزەلێکی لاوانەوە شیوەنی بە زمانی فارسی بۆ شێخ عەبدولقادری موهاجیر نووسیوە کە لە کۆتا بەیتی غەزەلەکەدا دیارە ئیشارەت بەوە کە ئیشارەت بە ساڵی وەفاتی شێخ عەبدولقادری موهاجیرەکە بە ئیشارەتی هیجری کە ئەکاتە ساڵی 1303 کە شیعرەکە دیارە بەم شێوازەیە بعد مردن از غبارت میددد بوی عبیر آن زمان دا نسته گردد خاکسار کیستی. دیارە ئەگەر ئەمە بە حروفی ئەبجەدی حسابی بکەین ئەکاتە ساڵی وەفاتی شێخ عەبدولقادری موهاجیر بە ساڵی هیجری کە بریتێ لە ساڵی 1303 هیجری. بابەتی کۆچی شێخ عەبدولقادر لە شاری سنەوە بۆ سلەیمانی بابەتێکە کاریگەری زۆر لەسەر دڵی شێخ عەبدولقادر بەجێ ئەهێڵێت بۆیە ناوی خۆشی ناوە شێخی موهاجر و لە هەندێک کتێبیشە ئاماژەی پێئەدا لە سەرەتای کتێبێکیە دەڵێ فيقول أفقر عباده إلى غفرانه العبد المهاجر من أوطانه رجاء مغفرته وإحسانه. عبدێک کەوا مهاجرە لە وڵاتی خۆی چوەتە دەرەوە لە شوێنێکی ترا دەڵێ فيقول العبد النائي عن الأوطان ئەو عەبدەی کەوا دوور کەوتەوە لە وڵاتی خۆی و لە نیشتیمانەکەی خۆی ئەڵێت المحتاج إلى رحمة ربي يعني ئەوە جۆرێک لە بێتاقەتی و لە خۆشەویستی بۆ زێدی ڕەسەنی خۆی کە شاری سنەیە دەرئەڕێ لە هەندێک لە نووسینەکانیە. ئەم کتێبە کە ئێستا بۆ دکتۆراکەم کاری لەسەرەکەم ئەم نوسخەیان خودی شێخ عەبدولقادری موهاجر بە خەتی خۆی نووسیوێتیەوە. ئەمە خەتی شێخ عەبدولقادرە لە سەرەتاکەیە دەفەرمێت أما بعد فيقول الراجي من الأول والآخر والباطن والظاهر العبد المذنب عبد القادر. ئەمە لێرە ناوی خۆی هێنێ و ئەمەش دەستنووسی خۆیەتی.
ئەوەی بینیتان لە جێپەنجەی مێژوو دروست لەسەر کەسایەتیەکی گەورە و گرانی کوردستان، ئەکرێ بڵێم لەسەر عولەمایەک کە تا ئێستاش ناتوانرێت بە هەنگاوەکانی ئەودا هەنگاو بنرێت. بەڵێ لەوانەیە زۆرترمان هەبێت لە شێخی مهاجیر لە کوردستاندا، نەک سی کتێب و چل کتێب، سەدان کتێبی کەشان نووسی بێت، بەڵام قەدری زەمانە و مێژوو ئەمانەی پژێ خستووە. بەومێدی ئەوەی خەڵکانی دیکە وەکو چۆن ئەم مامۆستانەکە لەم بەرنامەیەدا قسەیان کردو بە دۆدا چوون و لێکۆڵینەوەی وردەکەن لەسەر نووسینی زانا گەورەکانی کورد، خەڵکیشە بێت هەمان بە دۆدا چون کات بۆ ئەوەی نێڵین مێژووی نەتەوەیەک وێران بێت، بۆ ئەوەی نێڵین مێژووی نەتەوەیەک بسڕێتەوە کۆتایی پێ بێت. ئێمە ئامانجمان ئەوەیە لە بەرنامەی جێپەنجەی مێژوو بتوانین ئاوا لاپەڕە جوانەکانی مێژوو هەڵبدەینەوە و هەموو ئەو کەسایەتیە گرنگانەی کە لە مێژوودا کاریگەریان هەبوو لە کوردستاندا ژیان و کار و کردەوەیان بخەینە ڕوو.